کاتژمێر 6:30 بەیانیە. بەم بەرە بەیانێ زووە ئەم دوو ئافرەتە لە بەردەم بانگ وەستاون تا بتوانن لەسەردا زوو بچنە ژوورەوە و موچەکەیان وەربگرن. معاشەکە نایە بێ وەریگری ئەگەر هەموو مانگێک وای هاتین وەرمانەگر ئەوە تا 40 شەو جارێ دوومان جارێ وەڵا وەزای خەڵک باش نیە بۆیە گشتی ڕاکە 40 شەو دوومان جارێ معاشێت بۆیە گشتی ڕاکە بۆ معاش ئەگەر هەموو مانگێک بێ ئاوانیە هەموو مانگێ بێ لە کاتی خۆیان باش ئەیچی ڕۆژە تەرخانەکەی هەریەی وەریەگری وڵا هەر زەحمەت بوو بۆ ئێمە با ئەوە کەی حاڵە خەڵکیەتیایە ما دوو مانگ جارێ مەحاشەکە جەمەڵەیە دەیتۆ بە قەرزە هەر بەشی کارەبا و هینەکەیەکە کارەباکەیشیان گران کردووە فەقیرێکی بۆم وەکو من 200,000 محاشمەیە ئەمەڵەیە بیدەم بە کارەباکە و بیدەم بە عێلاج و زەختمە و دڵمە و بەخوا شەوری خوێنمە هەموو شتێکمە بە 250 ماڵە بێ بەڕێوە وەڵا لەبەرە داماگی ئەڵێن بازوو وەریگرین و بڕۆینەوە. پێدانی موچە لە هەرێمی کوردستان هەندێک جار لە 30 ڕۆژ بۆ 90 ڕۆژ درێژ دەبێتەوە. ئێستاش کە موچەی مانگیەکی 2026 دابش دەکرێت موچەخۆرانی هەرێم دوو موچەی کۆتایی ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە و مانگیەکیش زیاتر لە 40 ڕۆژی بەسەردا تێپەڕیوە. دوای ڕاگەاندنی دابشکردنی موچەش بەشێکی موچەخۆران بەر لە ڕۆژەڵاتن دەچنە بەردەم بانکەکان. والله بلا بەڕێزی بێ خەڵک بژێوی ژیانی نییە هەمووی بەم سەرماوسۆڵای هاتوۆتە بەردەمی بانک بۆ بژێوی ژیان ئەی من پێتەڵەم ئەڵێم بژێوی ژیان قورسە ئەو خەڵکی کە لێرە کۆبێتەوە لەبەر خاتی ژیان کۆبێتەوە هێنا چی سوودێکی ئاوە ئیلا بژێوی ژیان نەبێ. دەیان چیرۆکی جیاواز لەسەرەی موچەدا ڕوودەدەن و موچەخۆرانی کوردستان تا موچەیەکیان پێدەدرێت بەدەیان بارودۆخی خراپی دارایی و قەرزاریدا تێپەڕ دەبن. ئەو پرسیارەی کە هەمیشە لەلایەن چین و توێژەکانەوە بەردەوام بۆیان دروست دەبێت کەی و لە چ کاتێکدا قەیرانی دارایی و پێدانی موچە لە کاتی خۆیدا ئاسایی دەبێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.